دامەزراوەی پەرلەمان گەورەترین مەرجەعی هەرێمی کوردستانە بە پێی پرۆژە یاسای دەستوور. بەڵام ئەم دامەزراوەیە نەک هەر نەبووتە مەرجەع و یەکلاکەرەوەی دۆسیە نیشتیمانیەکان، بەڵکو هێندە بێهێز و بێدەسەڵات کراوە کە تەنانەت دەنگدەر ئامادە نەبێت هەر 4 ساڵ جارێک چەند کاتژمێرێک لە کاتی خۆی بگرێت بۆ دەنگدان و هەڵبژاردننی نوێنەری ڕاستەقینەی خۆی لە دامەزراوەکە. بێڕێزکردن و لاوازکردنی دامەزراوەی پەرلەمان لە کوردستان پرۆسەیەکی پلان بۆ داڕێژراوی حزبەکانی دەسەڵاتە بۆ کبکردنی دەنگی هاوڵاتی و هێشتنەوەی دەسەڵات لە لای خۆیان. بەشێک لەو ڕێگایانەی گرتوویانەتە بەر بڵاوکردنەوەی پڕوپاگەندەیە بەوەی هەڵبژاردن هیچ لە دۆخی خەڵک ناگۆڕێت، جگەلەوەی بەکردەوەش هێندەی دیکە بێئەرزشیان کردووە لە ڕووی داخستنی دەرگای پەرلەمان لەلایەن حزب و ئامادەنەبوونی وەزیرەکان بۆ لێپرسینەوەی پەرلەمان و وەڵامدانەوەی پرسیارە گرنگەکانی پەرلەمانتاران و کاندیدکردنی کەسانی لاواز بۆ پەرلەمان لە بری کەسانی دەستڕۆشتووی ناو حزب. لە وڵاتانی جیهان بە تایبەتیش وڵاتە دیموکراسیەکان کاتێک باس دێتە سەر پرسی حکومڕانی، دەسەڵاتی سەرەتا و کۆتایی هەر پەرلەمانە دەکرێت بوترێت کە دڵی سیاسەت و بەڕێوەبردننی وڵاتە لە زۆرینەی کایە جیاوازەکان. بەو پێی پەرلەمانی ئەوان بە تەواوی نوێنەرایەتی گەل و خەڵکی خۆیان دەکەن نەک حزب. تەنانەت سەرۆک و سەرۆکوەزیرانیش ناتوانن لە یاساکانی دەرباز بن. پەرلەمانی کوردستان لە سایەی حوکمی پارتی و یەکێتیەوە کراوەتە دیوەخانی حزب. دامەزراوەیەک نەبووە بۆ یاسادانان و چاودێریکردن. بەو پێیەی دوو حزبی دەسەڵاتدار کۆنتڕۆڵیان کردووە و ڕۆڵە گرنگەکانیان لێسەندەوە کە بە شێوەیەکی سەرەکی چاودێریکردنی حکوومەت و یاسادانانە. ئەمە شوای کردووە پەرلەمان لە ڕابردوودا دوانگەیەک نەبێت بۆ نوێنەرایەتیکردنی گەل و دەنگدەرانی خۆی. بەشێک لە ئەرکە سەرەکیەکانی پەرلەمان دەرکردنی یاسا گرنگەکانە لە سەرووی هەمووشیانەوە یاسای بودجە، هەروەها چاودێریکردنی گەندەڵی و لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و هەموو وەزیرەکان. بەڵام لەبەر ئەوەی لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا یەکێتی و پارتی دەستیان بەسەر سەرۆکایەتی ئەو دامەزراوەیەدا گرتووە، هیچ کام لە ئامانجەکانی خۆی نەپێکاوە بگرە مەرامەکانی خۆیان لە ڕێی ئەو پەرلەمانەوە بەدەست هێناوە. پێویستە هاوڵاتیان ئەم جارە هاوکێشەکان پێچەوانە بکەنەوە و چیتر ڕازی نەبن ئەزمون و قەیرانی چەند ساڵی ڕابردوو لە سەریان چاقی بکرێتەوە. ئەم کارەش لە ڕێی بەشداریکردنیان لە هەڵبژاردنێکی پاک و بێگەردا دەبێت کە دوور بێت لە دەستی حزبەکانی دەسەڵاتی هەرێم و بەدەربێت لە ناوی دەنگدەرانی دووبارە و مردوو کە ئەوەش یەکێکە لە سیماکانی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان. ئەوەش سەرەتایەکە بۆ پێکێنانی پەرلەمانێکی بەهێز و بەرپرس لە ئاسکێشەکانی خەڵک و حکوومەتێکی خزمەتگوزار کە دوور بێت لە ساختەکاری و قۆڕخکاری و دوور لە خواستی هاوڵاتیانی خۆی.